بسم الله الرحمن الرحيم. ڕێکخراوی سوڵتان مزەفەر لە شاری هەولێر بە ئامادەبوونی مامۆستای نایینی و کە سوکاری قوتابیان مەراسیمی ڕێزلێنانی بۆ 23 قوتابی ساز کرد کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. الملك القدوس السلام المؤمن. دکتۆر یوسف شافعی سەرۆکی ڕێکخراوی سوڵتان مزەفەر ڕایگەیاند ئەمە سیانزەمین خولی دەرچوونە کە پۆل بە پۆل قوتابیانی هەولێر دەکەن بە حافزی قورئانی پیرۆز و ئامانجیانە لە داهاتوو خزمەتی زیاتری قورئان بکەن. ئەو خولانە مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستای مەرحوم مامۆستا جەمیل کە دامەزرێنەری ئەو مەراکز تەحفیظانە بووە، ئەویان 12 خول لەگەرمان بوو. ئەو 23 تەڵەبەش هەر خولیوی بوون و تەڵەبێوی بوون، بەڵام نەیتوانی خەڵاتەکەیان بداتێ ئینشاءالله لە قیامەتی پێیان دێت. هەدەفەکە ئەوەیە ئێمە خەڵک بگەڕێنینەوە سەر ئەو قورئانە. ئەوانەی ئەو دەستکەوتە گەورەی دنیا و قیامەتیان بەدەستێناوە باز لە ئەزمون و تام و چێژی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەن و دەڵێن لەبەرکردنی قورئان هەستێکی ڕۆحی زۆر ئاسوودە و خۆش بە مرۆڤ دەبەخشێت. ژیانمان پڕ بووە لە بەرەکەت، لە حکمت، لە زانست، لە خۆشی، لە سەربەرزی، لە سەرفرازی، فەوە هەموو کاریگەری قورئانە بەسەر ژیان. فئێستا من داواکاریەکم هەیە لە خەڵک، داوایان لێ دەکەم لەگەڵ قورئان بژین تاکو بگەن بە سەربەرزی ژیان ئینشاءالله. خۆزگە یەک سانیە بەقەد ئێستا ئەو خۆشییان بزانی بە هەرگیز دوور نەدەبوون لە قورئان بڕواتەبی ئەو شتین کاتەوە ڕۆحیە، یعنی ئەوە لە ڕوحەوە زیاتر هەست پێکەن، لە ڕوحەوە هەست پێ دەکەی بەڕام بڕواتەبی لە جەستای لە ناو ماڵیشت کە یعنی کاردانەوەی هەیە لە ناو ماڵیشت. مامۆسایانی قورئانیش نایشارنەوە کە ئەمە گەورەترین خەڵاتە بەم قوتابیانە بەخشراوە کە دەبێتە هۆی سەرفرازی بۆ هەردوو دنیایان. شێوازێک لە شێوازەکانی حفظی قورئان لەلایەن ڕەب العالەمینەوە ئەوەیە کە خوای گەورە لە هەر زەمانێک و لە هەر جێگایەک کەسانێک مشەڕەف دەکە بە هەڵگرتنی قورئان لە ناو سینگ و دڵ و دەرونیان. لێ بەڕاستی ئەم کەسانە لە بۆ خۆیان سەربڵند دنیا و قیامەتن لە بۆ خزم و کەس و لە بۆ خاک و وڵاتی خۆشیان دەبنەمای ئەمن و ئەمان، دەبنەمای ئەوەی کە وەکو ڕەب العالەم دەفەرمێ ما یعبأ بکم قل ما یعبأ بکم ربی لولا دعاؤکم فقد كذبتم فسوف يكون لزام. راستي وجودي مسلمانان بقشتي وحافظي قرآن بتايبتي صمامي أمانة لو بردوانبوني جيانو لو بردوانبوني أمن وأمان لكم القادة. أو بيغمبر خوشويستي صلى الله عليه وسلم كخواي قولي لو رجو نارديو قرآني كل بخلات بوي لو دست مباركة بو أم دست مباركانة بردوامة أو قرآن بجبريل أمين هاتو بو بيغمبري أمين هاتو لەبەر بۆ خەڵکی ئەمیش ماوەتەوە هەتا خەڵکێکی ئەوە خەمخۆر لە قورئان ببێنێ. قورئان خۆی نورە، بەڵام ئەو کەسانی کە هەڵگرین ئەبێ خاوەنی نور بن، ئەبێ دڵیان پڕ لە نور بێ، ئەبێ ڕەوشتیان پڕ لە نور بێ. ئەو ماڵانەی کە تەڵەبی قورئانی تیا گەورابی، ئەو دایک و باوکانی کە مناڵی گەوراکەم لە خزمەت قورئان بێ، ئەوانە ماڵێکن پڕ لە نورن. لە ساڵی 2000ەوە تا ئێستا 125 قوتابی لە ڕێکخراوی سوڵتان مزەفەر لە ڕێگەی مامۆسایانی ڕێکخراوەکە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. هەرچەندە دامەزرێنەری ڕێکخراوەکە کۆچی دوایی کردووە کە مامۆستا مەلا جەمیل عەلی بوو کە ئەمساڵ قوتابیانی بەبێ بوونی ئەو ئاهەنگی سەرکەوتنیان بە چاوی پڕ لە فرمێسکەوە گێڕا. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.